دڵمان دەسووتێ بۆ کرێکارانی وڵاتەکەمان. من پیرۆزبایی لە کرێکارانی جیهان دەکەم و بە تایبەتی کرێکارانی هەرێمی کوردستان و عێراق. هیوادارم کرێکارانی هەرێمی کوردستانی ژۆ کرێکارانی جیهان حیسابیان بۆ بکرێ و بیمەیەکیان هەبێ. هیوادارم هیچکە پاشکۆ نەخرێن. کرێکاری وڵاتی من زۆر بێنازە لەبەرەوەی کە وڵاتەکەی خۆم بێ ئیش و بێکارە، کرێکاری بیانیشی زۆرە. هیچ گوزارانێکی کرێکارانی خۆمان نەماوە. ئێمە ئەم ڕدووبرا هەستین بەوەی کە وەکو پەیکەری زیندوو ئەم نمایشە بکەین بەڕاستی دڵمان دەسووتێ بۆ کرێکارانی وڵاتەکەمان. ئێمە ئەم جلانەمان لەبەر کرد بەوەی جابینەوە لە خەڵکانی ئێرە یەکەم، دووەمیش ئەم جلوبەرگە جلوبەرگێکی کوردی ڕەسەنە. ئێمە ئەڵێن کوردین، کرێکارەکانی کورد بێنازن. هیوادارم بیمەی تەندروستی بیمە ژیانیان هەبێ، کرێکارمان بەردەبێتەوە، هیچ حسابی بۆ ناکرێت. کرێکار گیان لە دەستدا، کرێکار لە تۆمیل بەردەبێتەوە، لە پشتی توێتەی بەردەبێتەوە. یعنی هەتا ئێستا هیچ حسابێک بۆ کرێکارانی کوردستان نەکراوە. پێش بە کرێکارانی خۆشمان دەڵێن ئێمە ئەمڕۆ لە پشتانین. ئەگەر بە نمایشێکی جلوبەرگیش بێ ئێمە هەین و هاتوین پێتان دەڵێن بۆ خۆتان هەبن. زەنگێکە بۆ ئەوەی کەوانیش ئاگادار بنەوە. هیوادارم سەرکەوتوو بن.